کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکهاتەنەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوەژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ لە کوردستاندا ئەوەی لە تەسامەح و ئەو پێکەوەژیانەی هەیە لە کام وڵاتدا هەیە بەڕاستی، چونکە لە کوردستان لە هەموو ڕوانگەیەکەوە لە ڕوانگەی دینی سنەماوە لە ڕوانگەی دینی دینەکانی تریشەوە لە هەموو ڕوانگەیەکەوە و هەست دەکەیت کە بەڕاستی کە خۆت دەبینیتەوە لەو دینەی کە تۆ تێدا دەژی بەڕاستی، چونکە ئەو دینێک کە تۆ هەڵت گرتەوە هەڵبژاردووە و کەس بووی نییە تەحدا لێ بکە و دەست بوو بەرێت بەڕاستی، چونکە لە کوردستان ڕێز لە بەرامبەر ئەوەی تر دەگرێتن کە دینی ئەوە. تعامل أخواننا الأكراد مع العرب ما شفت أي تفرقة بين عربي أو كردي أو بالعكس، يعني شوف ترحيب أكثر من المعقول، وإحنا كعراقيين أخوة ماكو تفرقة، لا فرق بين عربي أو كردي أو نصراني. And I'm visiting Kurdistan today. I came from Canada and I like it here. People are very nice in Kurdistan. They are very friendly people. No discrimination. They don't discriminate between Arab, Kurdish, English, religious, Muslim, Christian, all the same. You can go anywhere. You can enjoy the life day and night.